لارێکی بەهێزی هەفتەی حوتەمی خولی ئەستێرەکانی عێراق دهۆک لەسەر یاریگای خۆی پێشوازی لە تەڵەبە کرد. لا یەکەم دەرفەتی یاریەکە و لاخولەکی چواردا بە سوودوەرگرتن لە لێدانێکی ڕاستەوخۆ یانی گزاکیری کۆدیڤواری با تۆمارکردنی گۆڵ یەکەم دهۆکی خاوەن ماڵی لە یاریەکە پێشخست و گۆڵەکەی دلۆڤان مەهدی گۆڵپارێز یانەی تەڵەبەی بەسەر کردەوە. قوتابیەکانی بەغداد لە نیوە یەکەم بە تەنها بەم دوو هێرشە وەڵامی هەڵەوەکانی چیاکانیان دایەوە، سەرکەوتونە بوون لە پێکانی ئامانجەکەیان و نیوە یەکەم بە پێشکەوتنی دهۆک کۆتایی هات. لە نیوەی دووەم شین پۆشەکانی بەغداد بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجام یاریەکە فشاریان خستە سەر گۆڵی دهۆکی زەردپۆش. نیهاد محەممەد دەرفەتێکی ئاسانی لە بەردەم بوو بۆ ئەمەرکە، بەڵام بە ئاسانی لە دەستیدا. حوسێن عەماڕیش مەترسیدار دەرکەوت. محەممەد ساڵحی گۆڵپارێز بەرپەرچی هێرشەکەی دایەوە. ڕووداوە گرنگەکان کەوتە کۆتا خولەکەکان. لا خولە 86 ئەم حاڵەتە لە نێو هێڵی سزای دهۆک ڕوویدا. ناوبژوان نزیک بوو لێی ئاماژەی بە بەردەوامی یاریدا. دوای دوو خولەک گەڕایەوە بۆ ڤاڕ و دوای وردبوونەوە لە حاڵەتەکەی بۆی دەرکەوت لێدانی سزایە. زەید تەحسین جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ قوتابیەکانی بەغداد یەکسان کردەوە. لا خولەکی 99 جارێکی دیکە حاڵەتێکی دیکە لە نێو هێڵی سزاییانەی دهۆک دروست بوویەوە. ناوبژوان نزیک بوو دووبارە ئاماژەی بە بەردەوامیدا. دوای ئەوەی تۆ بۆستا گەڕایەوە بۆ ڤاڕ بۆی دەرکەوت ئەمەشیان لێدانی سزا بووە بۆ تەڵەبە. زەید تەحسینی بەرگریکار و کاپتن توانی بۆ جاری دووەم سەرکەوتوانە لێدانەکە جێبەجێ بکات و قوتابیەکانی بەغداد بە گۆڵی دووەم پێش بخات. لا خولەکی 108 لە کاتێکدا هەڵۆکانی چیاکان سەرقاڵی ڕێخستنی هێرش بوون بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە. تەڵەبە لە هێرشێکی هەڵگەڕاوی خێرا لە ڕێگای باشترین یاریزان یاریەکە محەممەد جەواد بە گۆڵی سێمیش گەیشت و دهۆکی تەواو ناومێت کرد. یاری بە سەرکەوتنی تەڵەبە کۆتایی هات. بەم شێوەیە تەڵەبە بە 13 خاڵ و بەکاتی خانەی سێمی ڕزبەندیانەکانی گرت. دهۆکیش تووشی دووەم شکستی بە دوایە کات و بە 11 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی پێنجەم. لە هەفتەی هەشتم دهۆک هەینی لە بەغداد دەبێتە میوانی زەوڕا. تەڵەبەش لە دوایاری هەفتە ڕۆژی دواتر پێشوازی لە مینا دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.